بەس سێمانی بڕیەتی نەکەولێر مان یەک و دووسیان خواردووە ئیسەشەمانەڵێن ناتوانین بتانێنەوە بۆ وڵی ئێوەمە داواکاریمان زۆرە ئوستازیان ئێمە لەوەتەی کە خزمەتمان کردووە لە کاتی خزمەتە 30 ساڵ خزمەتمانەوە لەنەوە یەکەوە تا ئیسا لە هیچ ئیمتیازاتێکمان وەرنەگرتووە بۆ نمونە دەرماڵی هاوسەریمان بۆ سرف ناکرا دەرماڵی بڕوانەمان بۆ سرف ناکرا فەرقی موچەمان بۆ پێمان نادرا و هەروەها پلەمان فەوتاوە لە ئەسنای خزمەتمانە و هەروەها کە خانشین بووین دوایەوە تەماشاکەی دەرماڵی هاوسەری لە مان یەکەوە بڕیوانە بەڵام شیێ بە سێمانی بڕیەتی نەکەولێر مان یەک و دووسیان خواردووە ئیسەشەمانەڵێن ناتوانین بتانێنەوە بۆ ئای باشە ئەو دیسی موچێ چوو بۆ بەقا بۆ نامانەنەوە بۆ هەولێر سەرفی کردووە پاداشی خانشینی لە مانگی 2009 تاوەکو ئیسا سەرفیان نەکردووە بە بیانوی ئەوەی کە بودجە نییە بە معلەقی ماوەتەوە ئەمانەڵێن سەر بە وەزارەتی داراییە بودجەکەتان وەزاری دارایی ئەڵێ سەر بە وەزاری پێشمەرگەیە یعنی نازانین پەنا بۆ ئەگەر حکومەتە پەنا بۆ حکومەت بین حیزبە پەنا بۆ حیزب بین نازانین چی بکەین بۆچی هیچ لێمە بڕدراوە دوازشتان بۆ نەکردووە بەڵێ بەدواشمان بۆ کرد ئەو کاتەشی عزیز بەڕێوەبەری خانشینی سێمانی بوو وتی بەڕێوەبەراتی خانشینی هەرێم کە مریەم خانە بەڕێوەبەرە وتی بە پێی یاسای حکومەتی عێراقی فدراڵی ئەبێ دەرماڵی هاوسەری ببڕین بەڵام ئەمان بڕیان ئەوان نەیان بڕی دوایی وتمان کاکە بۆ مام گەڕێنەوە وتی نەخێر ئەوان فێڵیان لێ کردوین